ئایا قەرزار لە دەرەوەی هەرێم بێ، قەرزاری کەسێک بێ کە لە ناو هەرێمی کوردستان بێ، ئەو کەسە چۆن بتوانێت داوای حەقی خۆی لە قەرزارەکە بکاتەوە کە کەسەکە وجودی نییە لێرە لە دەرەوەی هەرێمە؟ بەستەوەی چۆن سکالا بکە لە دادگا دەکرێت بەس ڕێی سکاڵا دەکرێت سکاڵا دەکرێت ئەخر ئەمێنێتەوە قەرزەکە چی ئەگەر قەرزەکە پێویستی بە سکاڵا بێ مەسەڵەن گرێبەستێک بێ بەڵێ ئەچیە دادگا ئەو وەختە کەمێک ڕێکارەکانی فەرقەکە لەوەی کەسێک لە ناوخۆی ئێرە بێ تا بە نەبێت تەبلیغ بۆ شوێنە بنێری کە نەفەرەکەی لێ بۆ نمونە لە هەر وڵاتێ بێ ئەوە کۆمەڵێک ئیجراتە فەرقەکە ینی لە بینی ئەوەی کە لێرە بێ و لێرە نەبێ ئیجراتەکان کەمی قورسترە بێ بەڵام ئەگەر قەرزەکە گرێبەز نەبوو مەسەلەن پەڕاوێکی بازرگانی بوو بۆ نمونە کۆمپیالەیەک بوو بۆ ڕاستەخۆ توانی بچی تەنفیزیکەی لە دایری جێبەجێکردن جێبەجێەکەیت و بەڵام دیسانە بێ تەبلیغ بۆ دەرەوە ینی پێڕاگەاندن بوو ئەنی دوجار قەرزار تۆمەتبار نییە هەر ئەبێ پێی ڕابگەینی بڵێ بێ زەحمەت سەرەتا بە خۆشی بەڵێ ئەو قەرزەم بدەوە نەیدا ئەو وەختە ڕێکاری ترەگرێ بەر